دیارە زۆرێکن ئەو فیلمانەی کە بە خۆشحاڵیەوە لە بەشێک لە فستیڤالە جیهانیەکانە نمایش ئەکرێن کێبڕکێیەکەن و ئەبنا خاوەنی خەڵات. فیلمی کچی با یەکێک لەو فیلمە هەرە تایبەتانەی کە لە ماوەی ڕابردووە توانیوێتی لە چەندین فستیڤاڵی جیهانیا بەشدار بێت و بەشێک لە ستافی ئەم فیلمەش بتوانن لە نێو فستیڤالەکانە خۆیان ئامادە بن و خەڵاتی فستیڤالەکان وەربگرن. دیارە فیلمەکە لە سیناریۆ و جەرهێنانی زۆر بەڕێز کاکدانا کەریمە بە خۆشحاڵیەوە بۆ یەکەم جار خۆی باس لە بەرهەمهێنانی فیلمەکەکە دوای برتنەوەی زیاتر لە دەخەڵات لە بەشێک لە فستیڤالە جیهانیەکان. کاکدانا زۆر بەخێر بیت. لەم خۆشحاڵین کە دوای بەرهەمهێنانی فیلمەکە بزانم یەکەم چاوپێکەوتنیان دووەمە. والله ئەمە خۆی هەر بۆ لە مەگەزین خۆم یەکەم جارمێ زۆر خۆشحاڵم بەڕاستی مەگەزین هەموو کاتێک گرنگێکی زۆر باشیار بە کورسات بەگشتی، بەڵام دایم حەزم کردووە ئەو سافەشی کە لەگەڵمان یعنی لەگەڵانە مشارەکە ئێوەش مشارێک من لەگەڵانە ئەوانی جەر بکەون، بەڵام ئەم جارایی تر مەجبوری خۆمی. زۆر زۆر خۆشحاڵین کاکدانایان گەورەت کردین. اینجا باسێک لە کچی با بکەین. بزانم دیارە خۆتێکێکی لە دەرهێنەرە هەرە دیارەکان و خاوەنی چەندین کاری زۆر تایبەت و ناوازەی، بەس کچی با چۆن و بۆچی بەرهەم هێنرا؟ بەڵێ بەدڵنیاییەوە ئەم بیرۆکەیان فیلمە زۆر دەمێک بوو لە بڵین لە مێشکمانە هەبوو، بەڵام دەرفەتی بۆ نەرەخسا بوو. هەتا من لە پلانما بوو ئەم فیلمە لەبەری بابەتەکە ئەمەنە گرنگە بۆ ئێمەی کورد بکرایە بە فیلمێکی فیچە فیلم بە فیلمێکی درێژ، بەڵام جەناب دەزانی لێرە کۆمەڵێک مەشاکیلمان هەیە کە لەوانەیە لێرە کاتی نەبێ باسکرێ. وام لێ کرد کە بە کورتە فیلمیش بێم پەیامە بگەێنرێ. ئەم فیلمە بۆ ئێستاش و بۆ ڕابردووش و بۆ داهاتووش پێویستەکە و چیرۆکە بجێڕێتەوە لەبەرەی چیرۆکێکە لەسەر بەداخەوە شەڕی ناوخۆیە میلەتە ئێمە. جا من لەم فیلمەیە بەڕاستی تەحدیدم نەکردووە بڵێم لەسەر شەڕی ناوخۆیەکە، هەموو ئەو ئیمتیدادە مێژوویی کە ئێمەی کورد چەنەها جار تووشی شەڕی ناوخۆ بووین. ئەمە پەیامی ئەم فیلمە لەوەیە کە تۆ باز لە نەتەوەیەکێک کە بە ناوی کوردە هەموو وەکو میلەتەکانی دنیا تووشی شەڕی ناوخۆ بووە، بەڵام کە مێژووە خوێنیتەوە جیاواز لەو میلەتانەی تر کە ئێمە ئەوان زۆر جار شەڕی ناوخۆ بە بە هەلێکی گەورە کە بتوانن دەوڵەتی خۆیان دروستکەن، بتوانن پێگیان بەهێز بکەن، بەڵام بەداخەوە ئێمە لەگەڵەوەی سوودمان لەو هەموو مێژووە خراپەوە نەبینی، دوایش نەمانتوانی جارێک تریش سوود لەو قۆناغێتیش بکەین کە لە مەرحەلەی کورد لە دوای ڕاپەڕینیشەوە کە شەڕێکی ناخۆی کرد لە دوای ئەوەش نەمانتوانی بەداخەوە. بەڵام کاری من وەکو هونەرمەند وەکو نووسەر لەم فیلمەیە ئەوەیە کە بە دیدگای خۆم ئەم فیلمە بژێرمەوە، نەک من بێم کۆپی شەڕی ناوخۆ بکەم کە خەڵک ئەزانێت شەڕی ناوخۆ چۆنیە، بەڵام دیدگای من بۆ ئەم فیلمە لەسەر چییە؟ ئەمەیە بڵێم ئەگەر شەڕی ناوخۆ برینێک بێ یا ئازارێک بێ، جارێک تر کە هەڵدانەوەکەشی ئاساری کاریگەری زۆر زۆر خراپ لەسەر تاچی کورد و لەگەڵ لەسەر خێزانی کوردوسەکە لەبەرەی لە دێکی دوورە دەستا دوو ژن و پیا و ئەژین کە هیچ کێشەیەکیان نییە، ژیانێکی ئاسوودا، ژیانێکی ساکن با بڵێن ستەیبڵیان هەیە، با بڵێن جێگیریان هەیە، مەشغوڵن بە کارێکی ئاسانی خۆیانەوە کە کشتوکاڵکردن و کێڵانە. زۆر باشە. بەر لەوەی کە باسی فیلمەکە بکەیت، دیارە من فیلمەکەم بینیوە یەکێکە لە فیلمە هەرە تایبەتەکان، بەڵام هاوکاران مەڵێن بەشێک لە فیلمەکە با بینەرانیش ببینن. خۆشحاڵیەوە فیلمەکە بەشێکە بینین و دواتر لەگەڵ کاکدانا سکۆکانمان درێژە پێین فەرموون. سپاس. مناڵی منی هەرچەندە من نازانم هەستی دایکایەتی چۆنە. ئاشی ئەمەیان لە چاوی تۆ.
هابي خو ناوێرم دبي خو ئەتەسم وەکو سێوەکەی ئادەم و حەوا ئاشوبێکمان بۆ بنێتەوە دبي خو دەستان خۆش بێ کاکدانە سپاس بە بەو جەناب. دوایە کاری لەم شێوەیە لە نێو سینەمای کورتدا زۆر ببینین کە بەڕاستی کارێکی زۆر زۆر دانسقڵ تایبەتە هەموو کاتێک ئەم پرسیارە لە دەرهێنەرانەکەم با دەرفەت بێت لە تۆشی بپرسم بەڵێ. چۆن ئەکتەرەکانە هەڵبژات ئەمە زۆر زۆر گرنگە دەست خۆش بەڕاستی کە تۆ بینای کارکتەرەکانەکەی لە فیلمەکەتات هەموو جارێک تۆ لەسەر ئەو خەیاڵی ئەو ئەکتەرانەیەکی کە لە ناوەندی ئەکتەرانەوانی کە کاری ئەکتەرەکەن لێرە هەڵێ بژێری بەڕاستی وەکو یەکەم ئەکتەری پیاوەکە کارکتەری پیاوەکە کە ناوی کەریمە هەر لەگەڵ نووسینە کاقایرم هەڵبژات ڕاستی بەڵام بۆ ژنەکە زۆر زۆر دوو دڵبووی دوو دڵ بووم بەڵێ دوایی یەکێک نازان بەڕاستی بیرم نەماوە چێ و باسی ئەختەرخانی گەمە بەڕاستی ئەختەرخان فترێکی زۆر لە شاری دووهۆک ژیاوە من هەر نەمەزانی لێرێ دوایوتیان لێرێ وتم ئەیتوانم بیبینیم کە بینیم بەڕاستی فیگەر و فەیس و قسەکردن و هەمووی ئەو هدوئێشی کە تایەتی چکە بەڕاستی ئەم فیلمە لەبەرەوەی تەمەنیان هەیە ئەبێ ڕیتمی فیلمەکەش لەسەرەوە ینی ناکرێتەوە کەسێک بەخاوی بڕاتۆ فیلمەکە و بۆ بینەر سەریع بکەی کە ئەمە بۆ چاویش خراپە بە بڕای من ئەمە کاچێتە سەر فۆرمی دەرهێنان بۆیە کە ئەختەرخانم بینی بەڵام بەلەسکەوە بوو ئیتر تەمان بەڕێزەوە داوام لێ کردوتمە توانم بەڕاستی سحر و جوانی ئەم ژنە وای لێکردم یعنی بیر لە هیچ کەسێکتر نەکەمەوە بۆ کارکتەرە چکە ڕێک بۆ ئەو کارکتەرە خۆڵقا بوو دیارە زۆر کاکداناڵێن ئەم ئەکتەرە دێرینانش بەڕاستی ینی دانسقەن لە ئیشی شاکە ئەیان بینیە لە خۆتوانی ئەچیتەوە و سەردەمە کۆنش لەگەڵیانە بەڵێ اینجا ئەمان لە ڕووی حتا کاقایر من تەجروبەم لەگەڵ کاک مستەفاشە هەیە لێرە ڕێزم بۆ هەیە ئەم ئەختەرخان ئەمەی کە جەناب دێڵی بێجگە لە مەسلەی ئاکتینیان پەروەردەیان لە کاتی ئیشە ئەمە زۆر زۆمین یعنی تۆشتیان لێو فێرەبی تەحملیان لێو فێرەبی لەوانەیە ئێمە تۆزێک ئەو تەحمل و ئارامیەمان نەبێ بەڵام لەوانەوە زۆر زۆر فێرەبی چکە ئەو هاتوو ئیشە بکە ڕاست بڕیاریە ئیشە بکە و لەگەڵ ئیشتا بەردەوامە کە ئەمە زۆر زۆر گرنگە هەر لێرزمەیە لێرەوە بۆ ئەختەرخان چای ماچ لۆکیشنەکە کوێیە ئەجا تخوا پرسیاری ئەو هەموو پەیکەرش لەکوێ ئەم هەموو پەیکەرە بەڕاستی لەکوێ هێناوچانن زۆر کاتێ ئەوە خۆی بڕی لە فیلمەکە جێی پرسیارە وەڵاهی خۆی قورس بووە ترسان بۆشم نەکرێت وانە بەستەوە من پێم خۆشەتەوە فیلمەکە و دیۆ ئێستا لەوانەیە لەگەڵ بەرنامەی ترە دانیشتێتم ئەوە تەفاسی نەزان کە ئەمە بۆ من زۆر خۆشە تۆ کۆمەڵێکشم لە کۆڵەکە دەست خۆش کە ئەم مەسلەی پەیکەرانە سوالەکە یەکەم جارەوە بوو ئەم لۆکیشنەکە بوو ئینجا لۆکیشنەکە ئەمە زۆر گەڕام بەڵام خۆشبەختانە ئەوەی کە بەلای منەوە شوێنێکی ئارت و شوێنێکی جوان بوو هەتا من لە بەغام ئەم فیلمە عەرز کرا ئەوەی کە بەلایەنەوە سیر بوو تیانەمە سویسرایە کوردستانە ینی بەڕاستی یەکێک لە ڕخنەگرەکانەمە وتم نەوەڵاوە دێ یاخسەمەرە بەڕاستی ئەوەنە دەیەکی جوانە تەسەور ناکەیت تاوان خەڵکی دێکەش بەڕاستی لێرەوە سپاسیانەکەمەوانی شاوکاریان کردم لەسەر مەسلەی پەیکەرەکان من ئەمە لەسەر چەمکی ئەدۆپتیشن ئیشم کردووە ئەدۆپتیشن واتە تەبەنی لە خۆگرتن ئێمە جەناب دەزانی مەسەلەن جاری وە هەیە ژن و پیاەک مناڵیان نابێ ئەچن مناڵێک هەڵەگەرنەوە بەڵام مناڵ هەڵگرتنەوە ئاساییە بەڵام ئێسک و پرووسکی مردوو ئەمە شتێکی نائاسایە بەڵام من هاتووم بۆی کۆمەکی فکری و معنا بەمەوە بە ئێسکەکان هاتوومەم چەم کە فەلسەفیم زۆر سوودم لێهێنا و کۆمەکی کردوم ئەم ئێسکانە لەلایەن هونەرمەندێکی تەشکیلی خۆمانەوە لێرە سلااوم ڕێزم هەیە بووی
دروست کرا و ئەمەنەش تاکیدم لێ کردەوە چکە بەڕاستی ئەگەر ئەمە لە حەقیقەوە نزیک نەبێ هەموو فیلمەکە دابەزێنێت چکە ئەبێ بە شتێکی فەیک ئەبێ بە شتێکی مزێف بۆیە دوایەوەی کە پەیکەرەکانیش دروستکرا ئێمە فترێکی زۆر لەناو خۆڵە ناشتمان پێشەوەی تەسویر بکەین بۆی ئەو وەربگرێت ئیتر نازانم ئەگەر هەنێکە زێ تەرکیزی زۆر بەڵێ من تەرکیزم زۆر من سەرەتاگە فیلمەکە بینی کاکدانە بەڕاستی هەر یەکەم پرسیار ئەوم لا دروست بوو کە ئایا تۆ بڵێ ئەمە ڕاستی بێت چونکە بەڕاستی ئەم بابەتانە لە تاوی جیهانیشان ڕێگە پێدراونیەوە بتوانی ئێسک و پرۆسک دەربێنیتەوە ئەو خۆی جێی پرسیار بوو دەستخۆش بۆ وەڵامەکەشە ئەنجا ئەمێ بزانم ئەم فیلمە دەستخۆش بۆی تۆ کە ڕێگە پێدراونیە لە مەسەلەی ڕێتی فیلمی شاوشتانە حتا خوێنەمانە بەکاربێنی بەڵێ مەقبول نیە دەستخۆش بۆ تۆش ئەم فیلمە کۆمەڵێک خەڵاتی زۆر باشی بردو یەکێک لەوانە لە نێو بڵێ خەڵاتی کورتە فیلمی زرێبارە خەڵاتی بردووە لەوانە کورتە فیلمی ئاشتی و پێکەوە ژیان فستیڤالی نێودەوڵەتی فیلمی ڕۆژهەڵات لە جنێڤ ئەم بڵێن فستیڤالەکە باشترین بۆ باشترین فیلمی کوردی فستیڤالی کۆبانێ دیارەی خۆت ئاماژەت پێکەوەی من ئاماژە پێکرد خەڵاتە بەڵام زیاتر لە 10 خەڵاتی بردووە ئەم بە بڵێن بەشداریکردانە چۆن بوو بەپێی پەیوەندیەکانی خۆت بوو پەیوەندی ئەکتەرەکان و ستافەکە بوو یا خۆت بەڕاستی جێ خۆشحاڵیشە کاردانە ئەو هەموو فیلمە ئەو خەڵاتی بردووە سپاس بۆ جەنابیشت و بۆ هەموو ئەوانشی کە لەگەڵ مابوون ڕاستی خەڵاتی ئەوانە بەزی من نییە بێگومان جەناب دەزانی ئێمە لە فیلمە قۆناغێکمانەیە دوای پۆست پرۆدەکشن پێ دیستریبیوشن واتە پەخش و بڵاوکردنەوە ئێمە بەڕاستی چەند ساڵ فیلمەکەین لە ڕێگای عیلاقاتەوەی کە جەنابوتێ لە ڕێگای کۆمپیوتەرێکەوە زۆرترە و فیستیڤالانەی کە فرین و ئەمانە بەڵام من لەم فیلمەیە بڕیارمە کە ئەم فیلمە وەکو هەموو شێوە ستانداردانەی کە لە دنیا هەیە لە ڕێگای کۆمپانیایەکە و بڵاوکرێتەوە مەسەلەی لە ڕێگای کە کۆمپانیایەکەوە بڵاوکرێتەوە ئەوانە هەم پەیوەندیەکی باشیانەیە هەم لە ڕووی مارکتینگەوە ئەوان ناسراون منێکی دەرهێنەر فستیڤالەکان ناوناسن بەڵام کە لە لە ڕێگای کۆمپانیایکی دیستریبیوشنەوە تەوزیعکرێ هەم ئەو ئەزانێت سیاساتی فستیڤالەکان پۆلیسی فستیڤالەکان ئەزانێن فیلمە بەرەو چۆ بڕە مەسەڵەن بۆ نمونە فیلمەی من فیلمێکە ئارت هاوسە فیلمێکی ئارتە کە ئەکرێتەوە بۆ ئەم فستیڤالانەی بەری کە ئەو هەم پۆلیسی خۆیەتی و هەم چێژیشی لێبینەوە بۆیە لەگەڵ کۆمپانیایەکی ئێرانی بە ناوی ڕۆ کۆمپانی بۆ ماوەی ساڵ و نیوەک عەقدم لەگەڵا کرد ئەوان فیلمەکەیان بڵاو کردەوە خۆشم لە پەنا ئەوانە بە بەردەوامی فیلمەکەم ئەنار بە فستیڤالەکان ئیتر لە زۆرێک لە فستیڤالەکان مەسەلەن لە کۆمپیتیشنا بووە لە زۆرێک لە فستیڤاڵی ئەوانەی گرێدی ئەین کە ئەمە خۆی بۆ خۆی بەس وەرگرتنی بۆ من زۆر گرنگ است ئیتر لە فستیڤاڵی ئەیام سینەمە العێراقیەک لە مانگی 5 لە بەغا پایتەختی عێراق کە ئەوە بۆ من ئەزمونێکی زۆر باش بوو خەڵاتی یەکەمی لەسەر ئاستی عێراق هێنا هەر بێجگە لە خەڵاتەکە جارێکتر پەیوەندێکی زۆر باشم لەگەڵ هەم وەزارەتی ڕۆشنبیری عێراق هەم لەگەڵ هونەرمەندە سینەماکارانەی کە لە عێراقا کارەکەن ئەمە بۆ من زۆر گرنگ بوو ئەم دو خەڵاتیش لە ئەوەی کە جەناب باسی کرد فستیڤالی کۆبانی لە شاری بوو خۆم خۆشبەختانە هونەرمەند کاقار لێ بوو بۆیە ئەو خەڵاتەکەی وەرگرت و خەڵاتەکەش لەلایەن هونەرمەندی کوردی خۆشەویست کاک زیرەک میرە دروست کرا بوو کە ئەوەش خۆی بۆ خۆی هەم فیلمێکی کوردی و هەم ئەو کەسەش کە خەڵاتەکەی بڵین یەکێک لە بەوە کۆڵێن نمونونەکانی کارەکانی ئەو بوو کە بەخشرا بەڵێنجا ئەو خەڵاتەی ئەو فیگەرەی کە ژنەکە ژنی ئازادی وابزام ناوە ڕاستە بەڵێ ئەو کاک زیرەک لە ناو شاری کۆبانی ئەم پەیکەرەی بە گەورەی دروست کردووە ئەمە خۆی بۆ خۆی ئەگەر ئەم شەیپی خەڵاتە لەلای هەچ کەسێ بێ بەڕاستی خۆی بۆ خۆی بە بڕای من شانازێکی گەورەیە کاکدانا کچی بە بەنیازی خەڵاتی تر ببات یان هەوڵ ئەی فیلمێکی تر بەرهەم بهێنی لە کچی بە باشتر بێت وەڵڵی ئێستا تەمانە فیلمە لەلای من کۆتایی پێ هاتووە بە
بە باش بێ بە خراپ بێ بێگومان فیلمێکی زۆر زۆر تایبەت و باشە. سپاسی وەکو بینەرێک من ئێڵە. جەناب دەکەم سپاسم بینینی تۆ لەبەرەوەی لە ناو ئەم ناوەندەیە شەکەی بینینی تۆ بینینێکی جیاوازە ئێمە سپاسی جەناب دەکەین. ئێستا بەڵێ لە قۆناغی نووسینام لە فیلمێکی تازە بەرهەم بێنم بەڵام بەداخەوە ئێستا هەرش بێ بڵێن فیلمی کورد کە بەڵام نابێ بوەستین بۆیە بەڵێ ئێستا لە قۆناغی نووسینام هیوادارم تەواو بێ ئەو کاتە من هەر لە لای ئێوە هەموو تەفاسیلەکەی باسەکەم و هەموو شتێکی باشەکەم چکە بەڕاستی ئەم فیلمە حەزەکەم ئاماژە بۆ بەم ڕاستە فیلمی وەزارەتی ڕۆشنبیرێ بەڵام بە کۆپرۆدەکشن لەگەڵ کەناڵی کورساتی بەڕێز خۆشەویست کە دایم دەرگای کراوە بۆ ئێمە ئەمە نەبێ بە مجامەلە بڵێم لە لای کەناڵەکەیەوە چکە من لۆگۆی ماڵی هەمووانە بەڵێ بە سپاسەوە بەڕاستی هەموو کاتێک هاوکاری ئێماکەن کە ئێمە حەقە ئێمە سینەماکاران ڕۆژێک کۆبینەوە ئێمەش هەمومان خەڵاتێک بین بە کورسات بەڕاستی پێشنیارێکی باشە. سپاس بۆ بەڕێز کاک دانا کەریم دەرهێنەر سپاس کە لەم بەشەی کورسات مەگەزین لەگەڵ مابووی بۆ گفتووەکەتن لەسەر فیلمی کچیبە دووبارە بەخێر بێ. سپاس بۆ تۆ کاک دانا.